بەڵێ خۆشەویستان هەومان دەزانین کار دەستڕەنگینیەکان زۆر تایبەتن. جاگەر بێت و بابەتە کولتورەکانی لەگەڵا کۆبێتەوە ئەوە دوو ئەوەندە تایبەت دەبێ ئەوە هەم ئەتوانی ئەو کاری کە کردوتە تایبەتمەندیەکی پێ ببەخشی و هەمیش ئەو کولتورە جوانی کە بۆنە لە کورداواریە هەبوو زیندوی بکەیتەوە لە ڕێگەی کارە دەستیەکانتەوە. ئەو کار دەستیەکانیش جیاوازن دەبینین لە چەندین بابەتدا بەکاردێ. ئەمڕۆ خانمێکی دەستڕەنگینمان لەگەڵایە کە توانیوێتی لە چەند کارێکی جیاوازە بابەتە کولتورەکان بەکار بهێنێتەوە و بیکا بە پیشەیەک و داهاتێک بۆ خۆی. ئەمڕۆ لەگەڵمانایە بۆ ئەوی کە زیاتر باس لەم بابەتە بکەین کە ئەوش خات و کیژان مەریوانە دەستڕەنگینە و لە ستۆدیۆ لەگەڵمانایە. خات و کیژان بەخێر بێی. خات و کیژان کەمێک باس لە ئەزمونەکەت بکەی کەی دەستت پێ کرد چۆن حەز کوێ بابەتە کولتوریەکان. زۆر سپاس سەرتا بنای خۆی گەورە. من کیژان ئەندازیاری تەلارساز و خاوەنی براندی کولتوری کیژ دیزاین کە تایبەتە بە کەرەستە و پێداویستیەکانی خوێندکاران و گەنجان لە چوارچێوەیەکی هونەری کولتوری و ڕەسەندە. سەبارەت بە کولتور بە بڕوای من ناساندنی کولتور و ڕەسەنایەتی هەر نەتەوە میلەتێک کارێکی گرنگ و لە پێشنی هەر خاوەن بیرۆکە و کارێکە. و کولتوری کوردیش هەر لە کۆنەوەکو کولتورێکی زەنگین خاوەنی چەندین بیر و باوەڕ و سمبول و بەهایە کە لە چوارچێوەی هونەر و جلوبەرگ و زمان و تەلارسازیە بە چەندین شێوازی جۆرەجۆر ڕەنگی داوەتەوە نەخشێنراوە. بۆیە لە ئێستاە بە چەندین هۆکاری جیاواز وەکو پێشکەوتنی بلۆکی سەرمایه‌داری و تەکنۆلۆژیا هەز بەواکەین کە کولتوری کوردی لای گەنجان کاڵ کراوەتەوە و نامۆیە. بۆیە ینی تەنانەت دواشی بینێت کە ناتوانێت پێداویستە سەردەمیەکانیشی بۆ پڕکاتەوە پێداویستە سەرەتایەکانیش. بۆیە ئێمە وەکو کیژ دیزاین هەوڵمان ناوەک لە پێناو پاراستنی کولتوری کوردیە دووبارە ئەم ڕەسەنایەتی و ئەم کولتورە ئاشنا بکەینەوە بە گەنجان و وەک فکرەکە حەز و خولیان بۆ وێنە کێشان هەر لە مناڵیەوە هەم بوو و دواتر بە حکمی بەشەکەم زیاتر حەزم بۆ بابەتەکە دروست بوو زیاتر پەرم پێەیە. بەڵام وەک فکرەی بزنس لە دوای تەواوکردنی زانکەوە بڕیارما کە وەک بزنسێکی شتیا بکەم. تۆ باست لەوە کە ئەندازیاری تەلارسازی جگە لە دواییە سەرەوەی کە لەسەر بابەتانی ڕۆژانە لەبەر دەستمانایە ئەم بابەتە کللتوریانە نەخشێنی لەسەری و بەڵام با لەسەر بابەتەکەی خۆت قسە بکەین تا چەند توانیوتە لەو ئیشانەگەر کردی بێتت لە بواری تەلارسازیە با بڵێن ئەو ڕەسەنە کولتوریە کوردەواری خۆمان ڕنگ بداتەوە لە ئیشەکان تا یان حەزەکەی دەرفەتت بۆ ڕێبکەوێت لە ئیشە لە ئیشەکان تا یان چۆنەڵی بەتەواوەتی پشت ببەستی بۆ بابەتە. بەڵێ هەر لە کاتی جامیە ئەو پرۆژانی کە وەرمانەگرت هەوڵ ماوەکە زۆر گرنگی بینەوە بە تەلارسازی کوردی ئەو سمبولانی کە لە تەلارسازی کوردیە هەبوون لە شێوازی قەوسەکانیان لەو ماوەدانی بەکارهێنراوە لە پرۆژەکانمان ڕەنگ باتەوە. و پرۆژەی مەرحەلەی کۆتاییشمان هەر پرۆژێک بوو تایبەت بە دیزاینکردنەوەی ناوبەزاری سلێمانی بە شێوە کولتوریەکەی خۆی. بۆیە پرۆژێکی زۆر تایبەت بولام کە بەتەواتی مۆرکی کوردایەتی و بە تایبەتی شاری سلێمانی پێوەتیار بوو. بۆیە هەوڵم ماوە و زۆریش حەزەکەم کە ئیشەکانم لەوە شاڕەنگ باتەوە. خات و کیژان لە ئێستا دەرچوویەکی زۆری زانکۆ پەیمانگاکان هەن و باست لەوە کردۆ ئەندازیاری تاوا کردووە لە بوارەکەی خۆتا ئیشەکەی یان ئەوە تا چاوەڕێ حکوومەتت نەکردو خۆت هەوڵەدا ئەو بەهرەی کە لە تەلارسازیە فێری بووی لە کارێکی دەستیە و لە بڕاندێکی خۆتا ینی ڕەنگ بداتەوە کارەکانت. وەک تەلارساز بەڵێ ئیشەکەم و ینی بە ڕۆژانە بە ئیشی ئۆفیسەوە مشغوڵم و شەوانیش لەگەڵ پیجەکەمان خەریکم. کات هەردوو کارەکەی لە هەمان کاتدا. باشە بابەتەکانت دیزاینە باشە بەڵام دیزاینێکە کە بە کۆمپیوتەرە کرێ ئەمە چۆن ناو لێ ناوە بەمە کاری دەستیان دیزاینەکان چۆن ئەکەیت؟ ئەم فکرەی دیزاینەکەی من ئیشی دەست و هەم کۆمپیوتەریشی لەگەڵا گرافیکی. سکێچەکان ئەوانەی کە ڕسمی بینا و شوێنەکانن هەمووی بەدەست دروست کراوە. حەزەکەن لە دواتری شاپشانتان ئێم سکێچەکان هەمووی بەدەست ئەەکەم و لە دواترە گرافیکی تێکەڵەکەم لەگەڵ مەسەن نمونەی فەرشە کوردیەکان یان سمبولە کوردەواریەکان هەردووکی تێکەڵەکەم واتە هەردوو جۆرەکەی تایە هەم گرافیکی هەم ئیشی دەستیشە. تو باس هەر لە منداڵیەوە وەکو بڵێ حەز و خولەی خۆت بووە بەس ئێستا وەکو بزنسێکیش کاری لەسەرەکەی
ئەم بزنسە لە ڕێگەی چێوە ئایا لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە پلاتفۆرمەکان پێیجت هەیە تایبەت بەم بابەتە یان شوێنێک دوکانێک هەیە بۆ ئەوی کاڵاکانی تیا ساخ بکەیتەوە؟ من سەرەتا هەر وەک پیجێک دەستم پێ کرد و لە ئێستاش هەر بۆ جۆرە بەردەوامم ئۆنلاینە و لە ڕێگەی گەیاندنەوە بەرهەمەکانەکە هێنمە دەست کڕیارەکان بەڵام پێم خۆشە ئینشەڵا لە داهاتوە بتوانم شوێنێکی تایبەت بە خۆم هەبێت و بەرهەمەکانی تیا ڕز بکەم. باشە باس لەواکی کارەکانت هەندێکی بەشێکە بە خزمەت بە خوێندکاران تا چەندێک خوێندکاران یان گەنجانی ئێمە خواسیان لەسەر بابەتە کولتوریەکان ماوە گرنگیەکی زۆری پێدرێوەکو جاران ینی بۆنە ئەبینەوە لە ماوەیە خەڵک ئێستا زۆر جلی کوردی لە بەرەکاتەوە شتە کۆنەکانە هێنێتەوە ئەمەوەی کردووە بابەتەکانی تۆش زیاتر خواسی لەسەر بێ؟ هەر لە یەکەم کۆلکشنەوە کە بڵاوم کردەوە بەناوی کۆلکشنی فەرشی کوردی بوو لەلایەن هاوڕێکان و خزمەکانم زۆر زۆر پشتگیریم لێکرا و زۆر زۆر پێشوازێکی باشم لێکرا و دواتریش بۆ خەڵکی گشتی فکرەکان زۆر زۆر بەلاوە جوان بوو. ئێستا سوپاس بخوا لە هەموو ناوچەکانی کوردستان داواکاری لەسەر دەستخۆشین بۆیە ڕۆژانە و فکرەکان بەدڵە. باشە لێرە و لەوێ زۆر جار لە شار و شارچەکان پێشانگای تایبەت دەکرێتەوە بەکاری دەستی خانمان بە خواردنە کوردەواریەکان بەم بابەتانە تا چەند هەوڵەدا لە ڕێگەی ئەو پێشانگایانەوە بەشداری بکەیت بۆی کە زیاتر لە بەرچاو بیت و ینی بناسریت؟ ڕاستەکەی بە کۆمەڵێک هۆکار تا ئێستا بۆم نەگونجاوە کە بەشداری بکەم بەڵام ئینشەڵا لە پلانمای لە داهاتوە بەشداری بکەم و ئەو بەرهەمانی کە هەمان زیاتر بناسرێت بە گەنجان. باشە ئەخات و کیژان بە تەنیا کارەکەیان هەوڵداوە گروپێک دروست بکەیت لە داهاتوو ئەگەر بتوانانی هەلی کار بۆ گەنجی تریش لەگەڵ خۆتا کە خواست و خولای بۆ کارەکە هەبێ دابنەیانی؟ من خۆم دیزاینەکەم من خۆم دیزاینەرەکەم و بۆ تەباعکردنەکان لەسەریان بۆ چاپکردنەکان بە تیم ئیشەکەین و هەروە بۆ جەنتاکانیش کە دوورینن ینی کۆمەڵێک تیمین هەم لە بەرگدرو هەم لە ئەو کەسانی کە چاپم بۆکەن پێکەوە ئیشەکەن. کاتە سوودەڵێ باشێکی ژەنگیان ئەم بابەتانی کە تۆ دروستیەکەی چی لە خۆگرێ ینی کارەکان جیاوازن باسمان لەوە کرد جیاوازن بەڵام چی و چین؟ بەرهەمەکان وەکوتم بەرهەمی پێداویستی سەرەتایی ڕۆژانن بۆ گەنجان و بۆ خوێندکاران بە تایبەتی کە پێک هاتوون لە تێنووس هەم بە شێوەی تیانوس هەم بە شێوەی دەفتەری وێنەکێشان هەروەها پادی ماوس ستیکەر جانتا بەرگی موبایل بەتەن ئەم پێداویستە سەرەتایانن ئەنی هەوڵما ئەو شتە بچووکانش کە بەردەوام ڕۆژانە بەکاریانێنین تا هۆکارێک بێ بۆی بەردەوام کولتوری خۆمان لەبیر بێت و لە بەرچاومانە بێت. باش هەوڵت نەداوە ئەمە لە کەلوپەلەکانەوە بگوازیتەوە بۆ جلوبەرێک چکە بەشێک لە جلوبەرگی کە ئێستا لە بازاڕەکانە هەن ئەگەر با بڵێن سیمایەکی کوردەواریشی پێوە دیار نەبێ کولتوری کوردەواری پێوە دیار نەبێ ئەکرێ بە نەخش و بەم ئیشەی ئێوە لەسەری جێگیر بکرێ و پێوەی دیار بێ. ئیشەکانی تۆ ینی فکرت بۆ نەکرێتەوە بگوازرێتەوە بۆ جلوبەرگیا تەنها لە کەلوپەلەکانی دیکەیە؟ ڕاستێکی لە ئێستا تەنها کەلوپەلەکانە بەڵام داوام لێکراوە وتیانە مەسەن بۆچی بۆ جلوبەرگیش مەسەڵەن تیشرت ئەو نەخشانە نەبێت بەڵام ڕاستەکەی لە ئێستا شوێنێکی باش بۆ چاپکردنەکە نییە بەڵام ئینشەڵا هەوڵێم لە داهاتوە بتوانم لە جلوبەرگیشە بەکاریان بێن. خاتوکی ژان هەر گەنجێک هەر کەسێکە کارەکە بگومان پشگیری هەم خێزانەکەی هەم دۆستانی زۆر گرنگە بۆی کە بەردەوام بێ لە ئیشەکەی. باسێک لەوە کە تا چەندێک پشگیری کرای لەن خێزانەکە تو توانیتە بۆ هۆیەوە ینی بەردەوامی بەکارەکەت بێت؟ لێرە زۆر زۆر سوپاسی دایک و باوکمەکەم کە بەڕاستی زۆر زۆر یارمەتی دەرم بوون و کاراستانیان بۆ کردوم و زۆر لەگەڵمان مادووە بن بە دڵنیاییەوە پشگیری خێزان زۆر زۆر گرنگە. هەم خێزانەکەم هەم هاوڕێکانم زۆر زۆر هەر لە سەرتاوە پشگیرم بوون زۆر زۆر سوپاسیانەکەم لێرە. باش ئێستا هاوکارانمان لەسەر شاشەکە بەشێک لەو شتانی جەنابتە ئێستا ئەوانە گەر لەسەر شاشەکان حەزەکەم یەک بە یەک وەکو بڵێ بیان ناسێنی یان قسەیەکیان لەسەر بکەی سوپاس دەکەین. لە تابلۆکەوە هەر لە تابلۆکەوە سماکەکەت هەڵگرە بووی کە حەزت نەبێت.
هەرداینە لە بەس ئاوخی سەر ئەمەیان قەڵای شێروانەیە ئەتوانین بیری بەدەست و دانیشیکەن ئەخناو یەک بێک دوایی نەبێ هەر ئاوا شێروانە ئەمان قەڵای شێروانەیە لەگەڵ فەرشی کوردیا تێکەڵم کردوونەتەوە و ئەمەشیان گەڕەکی قەزازەکانە لە شاری سلێمانی باشە لەگەڵ نەخشی هەوری و جامانەیە تێکەڵم زۆر تۆز ئاوەڕی کرا ئەو کامێری بەرامبەر گڵۆپەکەداگەسا ئاوا دەستە خۆش بێ ئەمە گەڕەکی قەزازەکان بوو بەڵێ گەڕکی قەزازەکان لە سلێمانی باشە بۆی ئەمەش یەکەم سکێچم بوو زۆر زۆر تایبەتە لام ینی کە دەستم پێ کرد ئەمانی تر پادی ماوسن بۆ ئیشی کۆمپیوتەر وشت من خۆم ڕۆژانە بەکارێنم بۆ ینی فکری ئەوم بۆ هاوبۆچی لەوانەشانە بێت تەنانەت ئیتر لەسەر پادی ماوسیش بەکارمێنەوەن ئەمانەش ستیکەرن هەر بۆ لاپتۆپ یان بۆ مۆبایلیژت کرێ بەکاری بێنیت بەس ئەو لاپتۆپە بۆ ئەو نەشتی پێوە ینی تێستە یان دەبێت بۆ چای خۆتە جیاوازەکانە حەزم کردو هەمووی تیابێت هەم لە قەڵای هەولێر گەڕکی سلێمانی مزگەوتی گەورە قەڵای شێروانە مناری مزگەوتی گەورەی خوورماڵ هەمووی تیا حەزمە کرد نی لە بەرچاوماوێت شوێنەکانی بڵێنەوەی شار و شارچەکان چ شتێکی تایە با بڵێن پێناسێتەوە لەوێ هەیە بەڵێ ئەوانەش بەرگی موبایلەکانن ئەمەش دەفەرەکانن زۆر باشە ئەوە نۆتبووکوانیە ئەوە هەم نەخشەی کوردستانە بە گەورەی و هەم ناوچەکانیشی بەڵێ سکێچەکانم هەمووی لە نەخشەی کوردستانە کۆکرێتەوە دەلالەتی بۆی کە کوردستان هەر شوێنە و ڕەمزێکی تایبەت بەخۆی هەیە و لەگەڵ سمبولە کوردەواریەکانیش گوڵە هەوری بە هەمان شێوە ئەمانەی تریش هەم سکێچەکان لەگەڵ فەرشی کوردیا تێکەڵم کردوونەتەوە قەڵای هەولێر بەماشێ و قەڵای شێرمانە و باشە شێوازی دەفتەرەکان دەبین چەندین دەفتەر و بابەتی جیاواز هەیە تۆ لەسەر هەموو شێوازێک بە پێی خواستی کەسەکە بۆی ئەکەیان ئەوە تا خۆت بۆیان هەڵ ئەبژێری کە ئەم جۆرانم هەیە ئێوە ئەتوانن بیکڕن من دیزاینەکان پێشتر بڵاو ئەەکەمەوە بۆ نمونە هەر کۆلێکشنم هەبێت کۆلێکشنێکی تازە بێت لە ڕێگەی پێیجەکەمەوە بڵاویانەکەمەوە بەڵام هەیە بۆ نمونە داواکات وتەیەکی لەسەر بێت یان شتێکی بۆ ئیزافە بکەین ناوی خۆیت یان شێرێکە لەسەر داواکاری خۆیان بۆ یزیاکەم یعنی داد ناوە بڵی چەند نەخشی کوردەواریمان هەیە کە تۆ بتوانین لە سەرجەم دیزاینەکان تا دایبنێتەوەیان ئەو تا دیاریکراو نییە هەر ڕۆژە شتی تازە ئەهێنیت وەکو سکێچەکان سکێچ هەیە بەڵام بۆ باگراوندەکەی بۆ نەئیگۆڕم یان نمونی فەرش بەکارێنم یان جامانە و قماشی هەوریان قماشی شاڵ بۆ جۆرانە تێکەڵیانەکەمەوە باش گرنگترین شت ئەوەیە جابینە سەرەوەی کە تێچووی ئەمانە بۆ کەسێک کە داوای ئەکا تەمەن بێگومان بە پێی قەبارە و بە پێی ئیشەکان جیاوازە بەس بە شێوازێکی گشتی ئەو تێچووی کە لەسەری دایئەنی جەنابەت چۆنە ینی لە ئاستی ئەوەیە هەموو کەسێک بتوانێت دەرەقەتی بێ ئەمە بکڕێت یان نا لە بەروی هەم ئیشی دەستی و هەم کۆمپیوتەر و دیزاین تێکەڵاوە نرخەکانیان تۆزێک بەرزە من بەعامەتەن فکرەی سەرەکیم بۆ ئەوە بوو کە بتوانم بەرهەمەکانم پیشانی خەڵکی تر بەمە بگەن بە زۆرترین کەس بۆیە نرخەکە بۆ من زۆر زۆر گرنگ نییە ئەوەیە سەرەتا من بتوانم ئەو جوانی کە لە کولتوری کوردی هەیە بیگەڕێنمانێ و بەنسبەت تێکچوەکانیان و بەهاکانیان و ینی چۆن بڵێم نرخێکی وامدانەوە کە نەتوانرێت بکڕێت بەڵام عادەتەن ئیشی دەست تۆزێ نرخەکەی بەهای زیاترە ئەوش بە حکمیەوەی کاتی زۆر زۆری پێوەی لاک ئەبین بەڵام لەگەڵی شیان نرخەکەی گونجاوە و هیچ کێشێک ئەگەر زۆر نرخەکەی بەلاوە گرنگ نەبێت کە سانی لەسەردابنی پەیوەندی بەوە هەبێت کە تۆ ئیشێکی کەت هەیە کە با بڵێن لە ئۆفیسێکیت باست کرد ئیشی با بڵێن تەلارساز بینێت ئەوەکەیت ئەندازیاری تەلارسازیت ئەمەیان وەکو ئیشی دووەم یا وەکو خولەی خۆت زیاتر ئیشەکەی لەسەرەکەوانە نەک ئەوە سەر چاوی بژێویت بێ بۆ من گرنگە کە ئەم بەرهەمانە بگەنە لای خەڵکی تر ینی هەموو کەسێک بتوانێت بۆ خۆی دەستە بەرکە بۆیە بەهاکەی ینی نرخەکەی زۆر زۆر ئەوە نییە کە نەتوانرێت بەردەستی بخەن
باشەکی ژانگیان بۆ کۆکردنەوەی بابەتە کوردەوارەکان چۆن هەوڵت داوە دەستیان بخەی سوود لە چی بینیوە بێگومان کاتێک سەرتا کەسێک دەست پێەکە ئەبێ بابەتە کوردەوارەکان زیاتر بناسێ زیاتر کۆیان بکاتەوە بۆ نەفڕشی نەخشی فەرشەکانیان ئەوە تا هەندێک دیزایانی تایبەتە کە لە کوردەواریە هەیە ڕەنگە ئێستا ئێمە کە ئیشمانتیان نەبێت کەمتر یعنی ناسانمان هەبێ بۆی بەڵام بۆ تۆ زەڕورە بێگومان ئێستا گەنجە لەوانێ بەنەن کرد بە پورت بڵێ وەنیە تەمەنی تۆ لەوانەیە کە بزانی کامە وەکو بڵێ نەخشی فۆلکلۆری کوردیە و ئەمانیانی ئەوانە چۆن بۆ تاواکردنی پرسیارەکەی خاتون چۆن لێکیان جیاکەیتەوە ڕاستی من زۆر ینی پێش هەموو شتێک زۆر سێرچ ئەەکەم لە سەریان نمونەی ئەو فەرشانەی کە دامناون هەمووی گەڕاوم بە شوێنیان بە دوای ڕۆشتوم هی سەدەکانم هێناوەتەوە بەکارمێنەوەنەوە ینی دیاسەیەکی تەواوم کردوون اینجا بەکارم هێناون و زۆر جار هەبووە گە شتێکم بە هەڵە بەکارهێنابێ پرسیارم کردووە بۆی ڕاستەکەیم پێ بوترێت و چاکی بکەم بۆیە ئەو سێرچکردنە زۆر مهمە چۆن نانی سێرچ بۆ کردوونە بە مەیدانی چیتە شوێنە جیاوازەکانیان پرسیارم کردووە و هەم لە ڕێگەی سێرچ گوگڵا سێرچی خۆم کردو ئەو زانیارانی کە پێویستوە بەردەستم خستوون باشەکی ژانگیان ئێستا تۆ چەلارسازی لەگەڵشی ئەم کارە جوانانکەی ینی ئێستا بینین زۆر لە گەنجان لە زۆر بوارە ئیشەکەن ڕەنگە بابەتە کولتوریەکان تا ڕادەیەکی زۆر فرامۆش کرابێ ینی لە بوارە جیاوازەکانە ڕەنگە لە جلو بەرگوشتە تا ڕادەگەی ئێمە بتوانین بۆ نەجلی کوردیان ئەو بابەتە کوردوانیانە بە عملی بەکاربێنین بەڵام لە کایەکانی تری کارکردنا کەمتر ئەمە هەیە پێت وایە گرنگە گەنجان ئەنی گرنگی بە کولتور و نەتەوەی خۆیان بن بە دڵنیاییەوە زۆر گرنگە و ئەم پێداویستیانە ئەم بەرهەمانی من بۆ جیاوازەکانش بەکارهێنرا و زۆر بە تایبەتی لە ئۆفیسەکانە هەم پادی ماوسەکان هەم تیانوسەکان زۆر داواکاری هەیە لەسەر بەڵام تر ئەوەیە ئەمانەوێت هەوڵی ئەوە بین کە زیاتر ئەم کولتورە بناسێنین زیاتر ئاشناییمان بۆی هەبێتەوە و ئەو کاڵبوونەوەی کە هەیە نەمێنێتەوە منە پرسیارێکم کە هەم پەیوەندی بە با بڵین بڕوانامەکەتەوە هەیە هەم پەیوەندی بەم ئیشەتەوە هەیە ینی تی هەڵکێشیەکەین ئێستەمە لە سلێمانی بچینە دەرەوەگەر بەرەو شارباژەر و سیتەک و ئەوانە بڕۆین ئەبینین کۆمەڵک باخ و ڤێلا دروست کراوە ئەگەر بەرەو مێرگەپان و ئەوانە بڕۆین هەر بە هەمان شێوە بەرەو قەرەداخ لە هەموو شار و شارچکان بە هەمان شێوە تا چەند ئەو کەسانی کە لە شارە خاوەنی ماڵن خانوون شوقن بەڵام کە باخێک ڤێلایەکیان دروست کردو لە دەروی شار بۆ ئیسراحەتی خۆیان بۆ ڕۆژانی پشوو بۆ کۆبوونەوەی خێزانەکان دیسانەوە لەوێش هەمان ئەو خانووی لە سلێمانی هەیەە بەو گرانی لەوێ دروستیەکەنەوە بە بلۆک و بە کاشی و بە زەخرەفە و بە چوزان بەم بابەتانە دیسانەوە ئەیڕازنەوە ئایا ئەمە ئیشەڵاسەکەی بە بڕای تۆ ئەندازارێک یان ئەبوو ئەوەی لە دەرەوەیە وەکو ینی سروشت بووە ینی خانەکانی ئەوێ هەمووی گەڵ بوونایە ئەو باخ و ڤێلایانی دروستەکرێن حەزەکەم ینی تێڕوانین تۆ لەسەر ئەمە بزانم بەداخەوە کە لە ئێستا زۆربەی ئەو کەسانی کە بوون پرۆژەیەکیان هەیە ناگەڕێنەوە بۆ کولتورە ڕەسانەکەی خۆمان لە تەلارسازیە کە پێی ئەوترێت تەلارسازی خۆماڵیان تەلارسازی ناوچەیی کە زۆر نمونەی جوانمان هەیە کە بەداخەوە ئیسفادەی لێ نەکراوە ئێستا هەر وەک بەڕستان ئاماژەتان پێکرد بۆ ناوچەکانی دەرەوەی شار قەرەداخە هەر شوێنێکە ئەبوو سود لە ماوادی ئەو شوێنە خۆی وەربگیرە ئەبوو سود لەو ستایلەی کە پێشتر لەو ناوچەیە بەکار هاتووە بەکارهێنرا و لە دیزاینەکە لە ڕووکاری دەرەوە هەم لە ناوەشەوە ڕەنگی بایەتەوە بەڵام بەداخەوە کە بەهۆی وەکوتمان پێشکەوتنی بلۆکی سەرمایەداری و تەکنەلۆژیا ئەو یعنی وای ئەبینن کە ئەو ستایلانی کە لە ڕۆژئاوا هەیە بۆ ئێمە گرنگە بەڵام بەداخەوە کە هەر بۆ ئیستراحەتکردنی چاوی ژین تۆ لە ماڵی خۆتا لە چواردوی ئەم دیوارە کاشی و جبسم بۆرد و سەقفی مەغریبی و چوزام ئەمانەیە کە تۆ باخێکە دێ ڤێلایەکە دێ بۆ ئەوەیە ئەوەکو بڵێ جەوەکە بگۆڕی دانی شتێکی تر لەبەر دیسانەوە ئەچیتەوە لێ هەمان دیزاینە ینی هیچ عینێکی ڕاستە ئەبوو ینی خۆی ناتوانین بگەڕینەوە ئەو تەلارسازی کە لە پێشوو هەبووە 1000 ساڵەمەوە پێش هەبووە 100 ساڵەمەوە پێش هەبووە ناتوانین لەوە بژین چونکە پێویستی مرۆڤ زیاد ئەکات بەڵام ئەبوو لە ڕووکاریا بوون لە فکری ئامەتی پلانەکانی ناوە ڕەنگی بایەتەوە بەڵام بەداخەوە کە زۆر لەگەڵ مۆدێرنا ڕۆشتوین کە ئەمەش
ڕۆکە جارە بەگەڕێکێکە ئەڕۆی چەندین خانووی جیاوازە بینی لە پەنایەکە بەڵام هەرستایلی جیاواز ینی ستانداردێکیشمان نییە هەر بۆ جوانی شاریش وا پێویست بکە هەندێک ستاندارد جوانمان هەبووە باسی ئەوە ناکەین لەوە زیاتر بەس باسی ئەوم بۆ بکە لە داهاتوودا ئەتەوێ چۆن پەرە بەکارەکەت بێ بە تایبەتی یانی بۆ ئەم بابەتانی تۆ توانین لە ئەکسسواراتە لە هەندێک بابەتی جیاوازتر گەورەترە بەکاری بهێنیتەوە ئاپلانت وایە کە گۆڕانکاری باشتر بکەی ئینشاڵڵا ئینشاڵڵا لە پلانمایە هەم لە ڕووی جۆرێتی دیزاینەکان هەم لە ڕووی بەرهەمەکان زیاتری بکەم و ئینشاڵڵا بتوانم شوێنێکی تایبەت بەخۆشم هەبێت بەرهەمەکانی تیا گرنگی بە کوالەتی ئەی بەڵێ بە دڵنیایەوە ینی هەر لە سەرەتای دەستپێکردم تا ئێستا شێوازی هەم دەفتەرەکان گۆڕاون ینی کوالێتیانم باشتر کردووە سپاس بۆخوا و هەم بۆ بەرهەمەکانی تریش ئینشاڵڵا لە بەردەوامیشەوە تا چەندێک فیدباکی کەسەکانە بۆ گرنگە ئەو کەسانی کە لێت ئەبن زۆر بۆم گرنگە و دایمەش کە هەر بەرهەمێکیان بۆ نێرم پێم خۆشە کاڵم فیدباکم بۆ بنێرنەوە بزانم بەڵێ هەر کەم و کوڕیەک هەبێ هەر شتێک هەبێت تا من ئاگادار بم و باشتریکەم بۆیە زۆر فیدباکم بۆیەتەوە باشە ئەو دیزاینانەی ئێکی کە لە فۆلکلۆری کوردیەوە ینی وەرگیراون تا چەند بە حکمی کە ئێمە گەلێکی موسڵمانین و هەر لە زووە ئیسلام لە ناوچەکەی ئێمەیە حزوری هەبووە تا چەند ئەوەندەی جەنابەت شارەزابیت لی لە ڕووی تەلارسازی و لە ڕووی ئەو فۆلکلۆرەوە وەکو بڵێ هونەری ئیسلامی یان تەلارسازی ئیسلامی یان فۆلکلۆری ئەوی پێوترە ئیسلامی تێکەڵ بووە لەگەڵ فۆلکلۆر ئێمەوە جوانتری کردووە لەوەی کوردەواریە ڕەنگی دابێتەوە دڵنیایەوە کوردستانی ژۆک و زۆربەی ناوچەکانی تر تەسیری حەزارەتی ئیسلامی لەسەر بووە هەم لە ڕووی تەلارسازیەوە ئەو ئیلیمنتانی بەکارهێنراوە هەم لە ڕووی دابشکردنی فەزاکان لەناوە کاریگەری هەبوو ڕەنگیاوەتەوە لە کولتوری و تەلارسازی کوردیە بۆیە منیش هەوڵمەوە بە هەمان شێوە ئەو سمبولە بگەێنم ئەو بیرروباوەڕی کە لە تەلارسازی ئیسلامیە هەبووە بگەێنمەوە لە باشە خاتوکیژان ئەمە بکەمە کۆتا پرسیار بەرپست و ڕێگریەکان چیە بۆ گەنجێکی خاوەنکاری وەکو تۆ کە هەوڵیا بابەتە کولتوریەکان بهێنێتە ئاراوە کەسانێکی تر بتوان بەکاری بێنەوە بیکڕن لەگەڵیشیا چ دەرفەتێک هەیە بۆ گەنجان کە بتوانن بۆ ئەم کارە جوانانە دروستکەن و لە بواری ترا خۆیان پەرە پێ بدەن بەنسبەت ڕێگریەکان زۆر نەبوون سپاس بۆ خواتوانیمە بەسەر زۆربەشە تێپەڕێنم بەڵام ئەوەی کە شوێنێکی باشە بێت بۆ چاپکردن کوالێتیان باش بێت ئەوە کۆمەڵێک بەڵێ ئەوە کۆمەڵێک کاتی بردوون تا توانیمە شوێنێکی باش بۆ خۆم دەستەبەر بکەم کۆمپیوتەرێکی باشیش دیزاینەکەی بەڵێ ئەمانە بێگومان تەسیریان هەیە بەڵام بەنسبەت دەرفەتەکان بە بڕای من هەر کەسێک لەو مەجاالەی خۆیان کە بوون شەهادەیەکی هەبێت یان حەز و خولیایەکی بۆی هەبێت بێگومان ئەگەر گرنگی پێبات ئەتوانێت بەس تۆزێک بیرکردنەوەیکی بچووکی بوێت جیاوازیەک دروست بکە دڵنیام ئەگات بە نەتیجەیەکی باش جاکەناڵی ئاسمانی پێیان بەهۆی فراوانی کارمەندەکانی زۆری کارمەندەکانیەوە کوردستانێکی پسکۆلەیە یعنی لە هەموو ناوچەکانی کوردستانیمە کارمەندبانەوەسە یەکێ لە کارمەندەکان پێیوتم بەگوێڵە باسی سمبولەکانی کرد بەڵام مەزاریش هەڵەبجەیتیانە بەڵام خۆی هەڵەبجەیە دیارە لە هەموو کوردستانە باسی ئەویتایە مەزارەکەی گوێ لە نەویان نەبینی ئەڵە بۆچی تیانە ئینشاڵڵا ئەوە زیاکەم بۆیش تازەش بوون بە پارێزگاوانە با گلەیمان لێ ئینشاڵڵا هەر لە پرۆژەمە پێشەوەی کۆتایی ببینیم حەزەکەم وەکو هاوکارێک بۆ تۆ گەر ئەو پەیجانی لە ئینسال هەر شوێنەکەتە ناوەکەی بڵێ کە لێرەوە بەڵێ وەڵاهی من بەس لە ئینستاگرام پێیجێکم هەیە بە ناوی کێش دیزاین لەوێ بەرهەمەکانم پیشانەیەم و لەوێ سپاس بۆ خاتوکیژان مەریوان خاتون دەستڕەنگین کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ تۆ بۆ ئەو گەنجانی کە خاوەنکارن و ئەیانەوێت کارێکی جوان پێشکەش بە کۆمەڵگەونەتەوە و کولتوری خۆیان بکەن. زۆر سپاس بۆ